ئامادەبوانی بەڕێز میوانانی خۆشەویست سڵاوتان لێبێ. زۆر بەخێر هاتن بۆ شاری خۆتان، شاری سلەیمانی. خۆم بە خۆشحاڵە زانم ساڵێکی تر لەم وێسکەیەکی تری فەستیڤاڵی گەلاوێژدا بەشدارە بم. زۆر سپاس بۆ هەواڵی تێکۆشەر و ماندوونەناس هەواڵ مەلا بەختیار کە لە ناو جەنجاڵیەکانی سیاسەت و تەنانەت لە قەیران و خامۆشیەکانیشدا بەڕێخستنی ئەم فەستیڤاڵە پەنجەرەیەک بەڕووی ئەدەب و فکر و ڕەخنە دەکاتەوە و سەر لە نوێ گیان بەبەری پێگەی مێژووی سلەیمانی دەکات. زێدەڕەوی نییە گەر بڵێین شار بە گەلاوێژەوە جوانە و گەلاوێژیش بە سلەیمانیەوە، نەک تەنها گەلاوێژی نەنکم بەڵام بنکەی ڕووناکبیری گەلاوێژ. ئەو شانازیەش بەسە بۆ گەلاوێژ کە جێگەی متمانەی ئەم ڕۆشنبیر و ئەهلی قەڵەمە بەڕێزەیە کە ئێستا لێرەدا ئامادەن. بە درێژایی چەند ساڵی ڕابردوو گەلاوێژ پارێزگاری لە ئاستبەرزی و پێگەی مەعنەوی خۆی گرتووە. نەخزاوەتە ناو بازنەبەر تەسکە جۆرا و جۆرەکان و بەردەوام لە براوەکانی ئەم فەستیڤاڵەدا دەق و ناوی تازە بەرگوێ کەوتون. بۆ من گەلاوێژ هەمیشە لە خەمی کەلتور و ئەدەب و ڕۆشنبیری کوردیدا بووە. نەخشەی وڵاتێکی کراوە و فرەڕەنگ و فرەبۆچوونمان بۆ پێشنیار دەکات. ئەمەش پێداویستیەکی سەرەکی و بنەمایەکی بەهێزە بۆ حکومڕانیەکی باش و خزمەتگوزار و دیموکراسی. ئەم فەستیڤاڵە بەکردار میراتگر و درێژە پێدەری چەند واقع و ڕاستیەکە کە یەکەمیان پێگەی ڕۆشنبیری و مێژووی گەشی شاری سلەیمانیە. دووەمیشان ناوەکەی خۆیەتی کە ئاماژەیە بۆ یەکێک لە لووتکەکانی ئەدەبی کوردی گۆڤاری گەلاوێژ کە مامۆستا برایە مەحمەد و چەندەهای تری وەک عەلادین سەجادی کردیانە دیاری بۆ ئەدەب و ڕۆشنبیری ئێمە. سێهەم هۆکاریش سروشتی میلەتی کوردە کە هەمیشە ڕووی لە پێکەوە ژیان و کرانەوە و سەرباری ئەو مەرگە ساتانەشی کە بەسەریدا هاتووە هەر پەیامی ژیان دۆستی بۆ جیهان هەبووە. سلەیمانی شایستەی چەندەها بۆنە و دیداری لە شێوەی گەلاوێژە و دەبێت دان بەو ڕاستیەدا بنین کە تا ئێستا وەک پێویست لەم بارەیەوە مافی خۆی وەرنەگرتووە. لە کوردستانی باشووردا سلەیمانی لە چەندین ڕووەوە پێشەنگ بووە. لانکەی یەکەم حکومڕانی کوردی، یەکەم ڕۆژنامە، یەکەم ڕاپەڕینی جەماوەری، یەکەم چاپخانە و یەکەم زانکۆ. ئەمەش مایی شانازیەکی گەورەیە بۆ ئەم شارە. یەکێک لە جوانیەکانی گەلاوێژیش لە سلەیمانیدایە جیاوازی و ڕەنگاوڕەنگیە. کردنەوەی دەرگای ڕەخنە و بەخۆداچوونەوەیە کە من پێم وایە دەبێ ئەم سیفەتانە لە کایی کەلتور و ڕۆشنبیریەوە بگوازرێتەوە بۆ سیاسەت و حکومڕانی. جیاوازی و ڕەخنە چەندە گرنگە، هەندەش بەکارهێنانی دروست و شێوازی مامەڵە لەگەڵکردنیان گرنگترە. ئەبێ وریابین جیاوازی پەڵکێشمان نەکا بۆ پاشاگەردانی و هەرکەس بۆ خۆی. ڕەخنە نەکەینە پاساوێک بۆ یەکتر شکاندن و تەشیر و بڵاوکردەوەی ڕقوقین. لەم ڕۆژانەدا لە گەرمیان ساڵیادی ئەنفالمان کردەوە. نوێنەری کەس و کاری ئەنفالکراوان وتارێکی پڕ لە ڕەخنە و گلەی خوێندەوە. بەڵام لە ناوەڕۆکی ڕەخنەکانیدا دنیایەک دڵسۆزی و خەمخۆری بۆ خاک و گەل و وڵات هەبوون. پڕ بوون لە ئامۆژگاری بنیاتنەر. هەر ئەمەش وا دەکا گوێ لە یەکتر بگرین و بەباشی لە ناخی یەکتر تێبگەین. نەک سەنگەرگرتن بەڕەوا و ناڕەوا و بڕوخەیقین لە دڵانە. بەڕێزان، 6 مانگ و نیوە هەڵبژاردن کراوە و ڕەخنەی زۆر دەگیرێت لە دواکەوتنی کابینەی نوێ. ئەم ڕەخنەیە کە لە دڵسۆزیەوەیە لە جێی خۆیەتی، بەڵام شان بەشانی ئەمە هەندێ وردەکاری هەن شایەنی هەڵوێستە لە سەرکردنن. بەم دوایە دۆخی سیاسی ئێمە ڕووبەڕووی دوو ڕاستی بوویەوە کە یەکێکیان ئەنجامەکانی هەڵبژاردنە، دووهەمیشان پێگە و کاریگەری و تایبەتمەندی هێزەبراوەکانە. لە بەرچاوگرتنی ئەو تایبەتمەندیانە هیچ بە مانای سفرکردنەوەی ئەنجامی هەڵبژاردنەکان نایە بگرە بە پێچەوانەوە
بەشی گەورەی ئاڵۆزیەکانی دروستکردنی ئەم کابینەیە پەیوەندی بە تەرجەمەکردنی بەرکەوتەکانی هەڵبژاردنەوە هەیە، چونکە خوێندنەوەی درستی ئەنجامەکان ئەوەی پێوتین کە هیچ لایەک ناتوانێت بە تاقی تەنها حکومڕانی هەموو کوردستان بکات. کورد پندێکی جوانی هەیە کە دەڵێ دوور بڕۆ و دروست بڕۆ. وردکردنەوەی شەراکەت و هاوبەشی لە بڕیاری حکومڕانی هەر لەو ڕەهەندەوەیە. لە پێناوی ئەوەیە بنەمایەکی بەهێز بۆ کابینەی داهاتوو دابڕێژرێت کە قابلی تەواوکردنی وادەی تەمەنی دیاریکراوی خۆی بێت. لە پێناو گەیشتن بەم دڵنیایەش ئێمە پەلەن نین لەسەر دابەشکردنی پۆست و پلە و پایە کە دواتر بەریەککەوتنی بەدوادا بێت و تووشی گرژی و قەیرانەکانی ڕابردوومان بکاتەوە. بەڵام زۆر پەلەین لە بەرنامەدانان بۆ حکومڕانی 4 ساڵی داهاتوو. هاوکات لەگەڵ ئەمەدا ئێمە دەبێت لەوە تێبگەین تا زوو بگەینە ڕێککەوتن باشترە، چونکە ئێمە کێشەی زۆر گەورەمان لە پێشەوەیە. کاتمان ئەوەندە نییە لە ناکۆکیدا بە فێڕۆی بدەین و جگە لە ڕێککەوتن و پێکەوە کارکردن وەڵڵا هیچ بژاردەیەکی ترمان نییە. هەندێک پێشات و گۆڕانکاری هەن لە دەور و بەرمان قەبارەیان زۆر لە ئێمە گەورەترە. ئێستا ئێمە کەوتوینەتە سەنتەری ململانەیەکی ئیقلیمی و نێودەوڵەتی کە ڕۆژ بە ڕۆژ لە هەڵکشاندایە. خەڵکی ئێمە لە پاش کۆتایی شەڕی داعش چاوەڕوانی خزمەتگوزاری و هەلیکار و بوژانەوەن. بازار و جوڵەی ئابووری چاوی لە ئاسایش و ئارامی سیاسیە. جگە لەمەش زۆر پێشاتی تر هەن کە ڕەنگە ئێمە هەر حیسابمان بۆ نەکرد بێت. لافاوەکانی ئەم دوایە بۆ نمونە کە بۆی هەیە ساڵێکی تریش وەها بێت و تووشی زەرەر و زیانی زیاترمان بکاتەوە. بەڕێزان، ئێمە لە کوردستاندا نابێت تەنها لە ڕوانگەی خۆمان و تەنانەت ئەم 4 پارێزگای هەرێمیشەوە تەماشای بار و دۆخ بکەین و لەم چوارچێوەیەدا هەڵوێست وەربگرین. ئێمە هێشتا خاوەن سنوورێکی دیاریکراوی خۆمان نین و کێشەی کەرکووک و خانەقین و شنگال و کۆی ناوچە جێناکۆکەکانمان هەیە. زۆر پرسی ئاڵۆز لەگەڵ بەغدا چاوەڕوانی دانوستان و کاری بەردەواممان لێ دەکەن. پێشم وابێت لەم کابینەی ئێستەی بەڕێز عەبدولمەهدی دەرفەتی دانوستانکردن لەسەریان هەیە، بۆیە نابێ ئەم دەرفەتە لە دەست بدەین. بۆ دەستپێکردنی ئەم قۆناغەش پێویستمان بە کەمکردنەوەی کێشەکانی کوردستان هەیە تا بتوانین لە بەغدا بەرچاومان ڕوون بێت و دەرگا دابخەین لە یاریکردن بە ناکۆکیەکانی نێوماڵی کورد. ئەمەش خەمی سەرەکی ئێمەیە و هیوامان بە هوشیاری هەموو لایەک هەیە بۆ تێگەیشتن لەم دۆخە. مێژوو سەلماندوویەتی کە یەک بین سەرەکەوین کە پەرت بین ئەدۆڕین. ئامادەبوانی بەڕێز، میوانانی خۆشەویست، لە کۆتاییدا لە ناخی دڵمەوە هیوای فستیڤاڵێکی سەرکەوتوو بۆ گەلاوێژ دەخوازم. بە درێژایی ئەو ماوەی کە تێیدا گەلی کورد ژێردەستە بووە و دووچاری جۆرەها جێنۆساید بووەتەوە، پەنای بۆ نووسین و دەقی ئەدەبی بردووە کە تا پارێزگاری لە شووناسی خۆی بکە. ئەمە ڕێگایەکی کاریگەری شارستانیە بۆ ئەوەی خەم و ئازار و برینەکانی ئێمە بە جیهان بگەیەنین. بە تایبەت کە ئێمە ئێستا لە بەهارداین کە وەرزی مەرگە ساتەکانی کوردە و ئەنفالی گەرمەسێر و بارزانیەکان و کیمیابارانی هەڵەبجە و بالیسان و دۆڵی جافایەتیمان بیر دەهێنێتەوە. ئامادەبوانی بەڕێز، نامەوێ زۆر لە کاتی فستیڤاڵەکە بگرم و زۆر سوپاس بۆ کاک مەلا بەختیار و ئێوەی ئەزیز بۆ ئەم بۆنە قەشەنگ و ئومێد بەخشە و هەمیشە بەم جۆرە دیدارانە سەرمان بەرزە. درود بۆ گیانی پاکی شەهیدان، چ شەهیدی سەنگەر بێ چ شەهیدی قەڵەم، هەر شاد و سەربەرز و سەرکەوتوو بن و بەخێر بن سەرچاو.